بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە یەکێک لە ماڵەکانی خواینا کە مزگەوتی گوندی گرتکە دۆڵی ڕووس لە دەڤەری باڵەکایەتی ئەو گوندەی کەوا پایتەختی پیرەباوەیەکانی پێ دەڵێن و هەروەها لانکەی بڵاوکردنەوەی زانست و زانیاریە لە کۆنەوە تاکو ئێستا خاوەن حوجرە بووە و هەروەها زۆر لە مامۆستا ئاینێ بەڕێزەکان لێرە پێگەیشتنە و مۆڵەتی مەلایەتیان وەرگرتووە. ئەو قورئانەی کەوا لە بەردەستماندایە یەکێکە لە شاکارە هەرە گرنگە بەجێماوەکانی باپی پیرەباو. باپی پیرەباو چێ بوو؟ کەسێکی زۆر زانا و لێهاتوو بوو و هەروەها کەسێک بووکەوە هاوڕێی شێخی باڵەکان بووە لە سەردەمی ئەو ژیاوە دەتوانین بڵێنکەوە بەپێی ئەو بۆچوونانە هەنە بەپێی ئەو نووسراوانە هەنە ئەو دیکۆمنتانە هەنە زیاتر لە 500 ساڵ پێش ئێستا ژیانی کردووە ئەلێرە. وەخت خۆی لە 22 هەفتی ساڵی 1970 کە ڕژێمی بەحس گوندەکانی ڕاگوێزان تۆبارانی کردوون و ئەمە باوکم کە بە منی گوتگوتی بڕۆ ئەو قورئانی لە مزگەوت بینە و دەربازی کە منیش تەمعان زۆر ترسام بەڵام لەبەرەوەی کە شتێکی ئەوەندە پیرۆز بوو باوکم گوتی دەبی لە ئەو قورئانەی ڕزگار بکەی. منیش بچووم قورئانەکەم ڕزگار کرد لەناو تۆپ و لەناو سووتان و لەناو TNT و کە گوندەکان هەموو ڕۆخن شۆفەر لێدا ئەمنیش عسکەر و ڕژێم بە شێوەیەکی زۆر دڕندانە خەڵکی ئەوە ئەزیەت دەدا ئەمنیش بە شێوەیەکی زۆر سامناکانە و ترسانە چوم قورئانەکەم ڕزگار کرد. ئەو قورئانەی کەوا دەیبینین بەدەست و خەتێکی زۆر زۆر جوان نووسراوەتەوە لەلایەن کچی باپی پیرەباوکەوە بە ڕوقیاخان یاخود پیرڕوقیا بەناو بانگە لە ئاەتی 72 سوورەی ئەلکەهف یەکەم نیوەی قورئانەکە کۆتایی دێت. ئەو جار بەشێکی دیکەشی نووسراوەتەوە بەڵام ئێمە نازانین داخۆ ئەو بەشەی کەوتۆتە چوێن دەرێ. ئەگەر تەماشا بکەین قورئانەکە بە خەتی نوسخی نووسراوەتەوە و ماناکانی مانای وشەکان و ئاەتەکان بە فارسی لێک دراوەتەوە و تەفسیر کراون. ڕەنجی نووسینەوەی ئاەتەکان بە ڕەش نووسراوە و شەرح و تەفسیری ئاەتەکان بە ڕەنجی سۆر و سەود نووسراون. بە چەندین زۆر مانای ئاەتەکان شیکراوەتەوە. ڕووبەری دەستنووسەکە ئەو قورئانەکە یاخود بڵێن هەمووی قەبارەی ئەو قورئانە 37 سانتیمەتر و 37 سانتیمەتر درێژی و 26 سانتیمەتر پانیەکەیتی هەروەها چێشی قورئانەکە 2 کیلۆ و 200 گرامە. قورئانی پیرۆز دەستنووسی ئەو قورئانە پیرۆزە لە زۆر کارەسات و ناهەموار و ڕۆژە تنگانەکان توانراوە کەوا ڕزگار بکرێت. بۆ تاکو ئێستا تێکنەچۆ لەبەر ئەوەی بە لە مادەیەکی وا نووسراوە دەرمانێکی وای پێداکراوە ئەو قورئانە بە نەبەشێداری و بەتەڕبوونەوە لە ناوناچی و هەروەها کاریی تێنەکراوە. لە ڕۆژگارەکان کە گوندەکە تووشی تۆپباران و ڕاگواستن و ڕاگوێزان هاتووە ئەو قورئانە پارێزراوە لەلایەن کەسە دڵسۆزەکانی زانست و هەروەها کەسە دڵسۆزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. قورئانەکە دەگەڕێتەوە دەتوانین بڵێن بۆ 500 ساڵ بەر لە ئێستا 500 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. ئەو قورئانە پیرۆزە وەکو باسمان کردکەوە کچەکەی نووسراوەتەوە پارێزراوە زۆر کەس وستوێتێکەوە ئەو قورئانە ببات و لە مەتحەفەکانی بەغدا یاخود مەتحەفەکانی عێراق دایبنێ و بەڵام خەڵکی ئێرە بە شێوەیەک رازی نەبووە و وەکو یادگاریەک وەکو شتێکی پیرۆز بۆ ئەوەی خەڵک تەماشا بکە و خەڵکی دیکە چاوی لێ بکە خەڵکی دیکە بنویستەوە پارێزراوە تاکو ئێستا هەشە. گوندەکە هەمووی لەسەر زادە بوو لەسەر زادەکی
هاکەزایان لێدا بوو ئەوەی کەوا دیڤاوان عسکەری بێت لەسەر زادەی بوو خەڵک مەشغولی ئەوەی بکە ماڵی خۆی بار بکە ماڵ خۆی بار بکە خەڵک مەشغولی ئەوەی بکە کەس ئەوەی ناکرد کەوا بچی ئەو قڕانت بەستەنها باوکەم گوتی ئەو ئەو قڕانەی ئەو قڕانێکی زۆر پیرۆزە قڕانێکە شاکارێکە بۆ مامایتەوە دەبێ ئەو قڕانەی لە ڕزگار بکە میش چوم بە شێوەیەکی زۆر سامناک ئەو قڕانم ڕزگار هەروەکو لە پێشدا باس کرا ئەو شاکارێکەوە لە بەردەستمانە لە نووسینی کچی باپی پیرە باو ڕوقیا خان بووە کە خەڵکی گوندی گرتێک ئەو گوندەی کە ئێستا مەتریداینە پاراستویانە وەکو شتێکی پیرۆز و هەروها وەکو یادگاریەک تەبعاً لەسەر ئەو قورئانە چەندەها کەس فێری قورئان خوێندن بووە فێری زانست و زانیاری بووە و زۆر کەس ویستیتی هاوشێوەی ئەو قورئانە بنووسیتەوە بەڵام بەداخەوە نەیتوانێ و تێیدا سەرکەوتو نەبووە لە کۆتاییدا ئێمە داوا لە پڕوونەوەکان و نەوەی ئەوەی بەرەی داهاتوو دەکەین کەوا چۆن ئێمە دڵسۆزان ئەو قورئانیان پاراستووە ئەوانش بە هەمان شێوە ئەو قورئانە بپارێزن ئەو دەستنووسە بپارێزن بۆ ئەوەی بمێنێ بۆ ماوەیەکی زۆر زۆر دوور. قورئانەکە بەو شێوەی کە ڕزگار کراوە تەماشای ئاسەواری سوتانەکەی هەر پێوە ماوەکەوە گوندیان سووتان ئەو قورئانەش لە مزگەوتیان سووتان قورئان ئاگری گرت بەڵام ئەمە زوو خۆم گەیاندێ قورئانەکەم دەرباز کرد ئاسەواری سوتانەکەش هەر پێوە ماوە ئێستاش هەر پارێزراوە لەلایەن خەڵکی گوندی گرتکەوە قورئانەکەش مەوجودە زۆر کەسیش محاوەلێکی دێکە قورئانەکە بدزی یان قورئانەکەمان لێ ئەو بکە بەڵام ئێمە خەڵکی گوندیگر نەهێشتووە و قورئانەکەی پاراستوە تاکو ئێستا.